دکتۆر ئەی چۆن هاوسەران بتوانن لەم قۆناغە سەختەیە پشت و پەنای یەک بن و گوێ بە قسەی دەوروبەر نەدەن بۆی کاریان لێ بکە؟ تأكيد همو شتێکی سلبی کە لە بۆ ئینسانی هات لە ژیانیدا نەیکاتە خەم، چونکە بەڕاستی یەکەم هۆکاری مردنی ئینسانی دەزانن چیە؟ کۆرتیزۆنە. کۆرتیزۆن یەکەم هۆکارە کەوا ئینسان پێ دەمریتن لەو دنیاەیە کە کۆرتیزۆنش بە چ دروست دەبیتن؟ بە ترسی، ترس لە ڕابردوو، خەفەت لە داهاتوو، خەم و خەفەت کۆرتیزۆنی بەرز دەکاتەوە. کۆرتیزۆن دەبیتە دنیایەک مەشاکل لە ئینسانیدا و بە یەکەم هۆکاری مردنی ژادەدرێت لەسەر زەوی، چونکە کۆرتیزۆن جەڵتەی قەلبی بە دوای خۆی دادەنیتن، جەڵتەی دەماغی بە دوای خۆی دادەنیتن، کۆمەڵێک مەشاکلی بە دوای خۆی دادەنیتن، هۆرمۆناتی ئینسانەکەی تێکداداتن. لۆیەکە هەوڵ بدەن دائیمەن خی گەورە پاشتن پشتیوانە و منداڵی شەدێکە لەلایەن خی گەورە لۆیەکە قسەی خەڵکی کاریگەری نەبی لەسەر هیچ کەسەچی و مهمیشە ئینسان لە ڕۆژە سەختەکان پشت و پەنای یەکتری بن، بەتایبەتی ئەو کچ و کوڕەیە کە هاوسەریان پێکینایە و بەردەوام دڵناوی یەکتری بدەن و لە ڕێگەی چارەسەریشدا بگەڕێن. و زۆر دیاریدەی کۆمەڵاتی هەیە غەڵەتە، مەسەد کاتێک کە کوڕی نابیتن کچی دەبیتن وا دەزانن خەتایەکەی ئافرەتەکەیە ئەو غەڵەتە، یاوە خۆت کاتێک کە یەکێک منداڵی نابیتن شەرنیە لە ئافرەتەکەی بیتن، چونکە پیاویش هەمان 150 هۆکارە لەسەر ئەوەی کەەوە منداڵیان نەبیتن. لۆیەکە پێویستە یعنی ئەوە ئەسڵەن تاوان نییە و تاقیکردنەوەی ڕەب العالەمینە. زۆرانیشمان دیت فترێک منداڵیان نەبوو دوایە کە منداڵیان دەبیتن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.